مەسی هالاند ممباپێ کامیان دەبنە براوەی خەڵاتی باڵندۆر. باڵندۆرە و خەڵاتەی ساڵانە دەدرێت بە باشترین یاریزانی وەرز لەلایەن گۆڤاری فرانس فوتبۆڵەوە. بڕیارە شەوی دووشەمە کاتژمێر 10 بە ئاهەنگەکە دەست پێ بکات. لە ئاهەنگەکەدا چەندین خەڵات دابەش دەکرێن کە باشترین یاریزان و یانە لەسەر هەردوو ئاستی کوڕان و کچان، باشترین یاریزانی لاو و باشترین گۆڵچی و خەڵاتەکانی گێرد مۆلەر و سوقڕاتن. خەڵاتی گرنگ تۆپی ئاڵتۆنیە بۆ باشترین یاریزانی وەرزی ڕابردوو کە 30 یاریزان پاڵێوراون، بەڵام تەنها 3 یاریزان بە بژاردەی بردنەوەی خەڵاتەکە دیاری کراون. کەوانیش لیۆنێل مێسی و ئێرلینگ هالاند و کیلیان ممباپێن. بە پێی هەواڵی سەرجەم میدیا و ڕۆژنامەنووسەکان، لیۆنێل مێسی ئەستێرە ئەرجەنتینی بۆ چەبراوی خەڵاتەکە و هۆکارەکەشی بۆ بەدەستهێنانی نازناوی مۆندیالی ڕابردوو دەگەڕێتەوە. مێسی تا ئێستا لە کاروانە وەرزشەکەیدا بە بردنەوەی 7 خەڵاتی باڵندۆر زۆرترین جار بۆ چەبراوی خەڵاتەکە و دوایین جار کە خەڵاتەکەی بەدەستهێناوە لە ساڵی 2021دا بووە. کریستیانۆ رۆناڵدۆی پورتوگالیش لە پلەی دووەمدایە بە بردنەوەی 5 خەڵات. ئێرلینگ هالاندێکی ترە لە پاڵێوراوەکان بە شێوەیە کە وەرزی ڕابردوو ئاستێکی نایابی پێشە کردو. نازناوەکانی چامپیۆنز لیگ و پیرمە لیگ و جامی یەکێتی ئینگلتەرا و جامی سوپەری ئەوروپای لەگەڵ مانچەستەر سیتی بەدەستهێنا. هالاند لە وەرزی ڕابردوودا بەشداری لە 53 یاری مانچەستەر سیتیدا کرد لە سەرجەم خولەکاندا و بە درەوشانەوەیەکی زۆرەوە بینرا. دوای ئەوەی 52 گۆڵی تۆمار کرد و 9 ئەسیستی بۆ هاوڕێکانی دروست کرد. پاڵەوراوێکی تر بۆ بردنەوەی خەڵاتەکە کیلیان ممباپەی فەڕەنسیە. دوای ئەوەی لەگەڵ بژاردەکەی لە مۆندیالی 2022دا بە ئاستێکی بەرزەوە دەرکەوت و لە یاری کۆتاییشدا 3 گۆڵی بەرامبەر ئەرجەنتین تۆمار کرد و بە 8 گۆڵ لە پێشەنگی گۆڵکارانی پاڵەنەتێکەدا بوو.